بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز تەوەری گفتوگۆی ئەم شەومان تایبەتە لەسەر ڕەوشی مافەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان دیارە ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنان لە سەرتاسەری جیهاندا و لە هەرێمی کوردستانیش چەندین چالاکی لە شار و شارچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چووە بەڵام بەرنامەی ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ ێرێکە لە بەڕێزان قومریە بەرزنجی بەرپرسی ڕێکخراوی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و هەروەها لەگەڵ بەڕێز قەزم خێر عەبدوڵڵا چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر پرسی مافەکانی ئافرەتان لە هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ هەردووکتان کە ئامادەبوون لەم بەرنامەیە. قومریە خان لە جەنابتەوە دەست پێ دەکەم. تەمەنەم بەروارە لەو ڕۆژەوە کە دەستی پێکردووە لە ساڵی 1970ەوە بەهۆی شۆڕش و ناڕزایی هەندێک لە ئافرەتان بۆ لە کارگەیەک دژی ئەو سیستەمەی کە هەبووە کە مافی ئافرەتانی نەداوە. بەڵام ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی ژنانە دەبینرێت ژنان لەلایەکەوە هەڵپەرکێ و خۆشی دەکەم لەم بۆنەیەدا هەر ئەوەندەی کە ڕۆژەکە بەناوی ئەوانەوەیە سیر دەکەی جەژن دەگێڕن و خۆشییانە. بەڵام لەو لاشەوە هەندێ گرفتووی تایبەت بە ئافرەتان هەیە بۆچی لەسەر ئەمانە زیاتر تەرکیز ناکرێ. ئایا پێویستە لەم ڕۆژەیە هەم خۆشیەکە و هەم پرسە یا گرفتەکانیش تاوتوێ بکرێن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشی لە کەناڵی ئەسمانی پەیام و دەستخۆشی لە جەنابتان بۆ ئەو کاتی کە ئیبەخشندە ئێمە بۆ ئەو بەرنامەیە. دیارە ئاماژەتان پێدا لە ساڵی 1956ەوە ئەو بزوتنەوەیە سەری هەڵدا لە ئەمریکا کاتێکە ئافرەتان بێ مافکران و لە مافەکانیان پێشێ دەکرا. ئەم بزوتنەوەی بەردەوام بوو تا ساڵی 1990 تادا. لە ساڵی 1990 جارێکی تر ئافرەتان لە ئەمریکا چوونە سەر شەقامەکان و بە دەستێکیان نانیان بەدەستەوە بوو بە دەستێکیشیان گوڵ واتە هەم ئەیان ویست مافەکانیان بەدەست بێنن هەم حەقی کارکردن حەقی ئەو نانەی کە لە پێناوی بەدەستێنانی نانە ئەوان ئیشیان دەکرد لە کارگەکانی ڕستن و چنین لە ئەمریکا. بەڵام بەداخەوە لەو کاتەیە بە کۆمەڵ سووتێنران و بوو بە کارەساتێکی مێژووی خەمناک لە مێژووی بزاوتی ژنان لە جیهانە و لە ساڵی 1970ەوە نەتەوەیە گرتووەکان بە فەرمی ئەم ڕۆژەی ناسان بە ناوی ڕۆژی جیهانی ئافرەتان. بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابتان کاتێک ئێمە ئەگەڕێنەوە بۆ قوڵاییەکانی مێژووە لاپەڕەکانی مێژوو هەڵەدینەوە سیرەکەین 8 مارس یادی کارەساتێکی زۆر خەمناک بە یادی هەموو ژنانی جیهانەیەنێتەوە کە ژنانێک تەنها لەبەر ئەوەی داوای ماف و حەقی خۆیان کرد سووتێنران. و ئێستا کە ڕۆژی جیهانی ژنانە بێت ئەبێ بەڕاستی ژنان هەڵوێستە لەسەرەوە بکەین کە نزیکەی 1.5 تێدەپەڕێت بەسەر ئەو کارەساتەدا و بەسەر ئەو کارەساتە خەمناکانەدا. بەڵام ژنان هێشتا هەر بێ بەشن هێشتا هەر توندوتیژیان بەرامبەر دەکرێت هێشتا هەر بە مافەڕەوە و حەقیقەکانی خۆیان نەگەشتون. ئەم قەزیەی ژن قەزیەکی جیهانیە قەزیەی پێشێلکردنی مافەکانی ژنان ئەمە ڕیشەی مێژووی هەیە و ڕیشەیەکی جیهانی هەیە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بزانین ئافرەتان لە هەموو دنیا بزانن تەرخانکردنی ڕۆژێک بە ناوی ڕۆژی جیهانی ژنان لەوە چە نەیتوانی بێ و نەتوانێت هیچ بۆ ژن دەستەبەر بکات ئەگەر ژنان بە مافەکانی خۆیان نەگەن ئەگەر ئەو توندوتیژیانی کە بەرامبەریان نەکرێ ساڵ بە ساڵ کەم نەکات بەڵکو لە زیاد بووندا بێ کە ئێمە ئەتوانین ئامارمان لایەکە لە هەرێمی کوردستان کە ئەمساڵ ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانە بەڵام توندوتیژیەکان چوونەتە قۆناغی مەترسیداریشەوە. بۆیە ئێمە وەکو ژنان و ژنان لە هەموو جیهانە کاتێک ئەتوانین دڵمان خۆش بێ و بەڕاستی ڕۆژێکی پڕشایی و شادی بەسەربەرین کە وەزع و بارودۆخی ژنان ساڵ بە ساڵ بەرەو باشتر چوون. زۆر باشە. ئێستا زیاتر شایی و شادیەکەتان زۆرترە یا ڕەخنە و ناڕزاییەکەتان؟ ئەمە لەواچێ لە
کۆمەڵێک و بۆ کۆمەڵێکی تر فەرقەکە لە شوێنێک و بۆ شوێنێکی تر جیاواز بێ هەمووی وەکو یەک نییە بەڵام ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانەی بینین ئەوەی کە بەرچاو ئەکەوێت سیرەکەی توێژێکی دیاری کرا و شایی و شادیەکەیان زیاترە لە کاتێکە لە قوڵایی کۆمەڵگەدا ئاخ و داخەکان و ئاහ و ناسۆریەکان زۆر باشە خاچ و خەزم خێر لە ئێستادا گرفتی ژنان لە هەرێمی کوردستانە چی وچین بە باوەڕی جەنابەت والله کاکجار لە ئێستادا کە بارودۆخی کوردستان بەداخۆیانی بە هەرێمی کوردستان هەمووی و عێراقیش بە بارودۆخێکی ئاڵۆزە ڕوات ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتەکان لە زیادبوونان دڵنیاییەوانێک کاریگەری ئەوە تایبەتی ئەو چەند ساڵی پێشوو کە قەیرانی بێموچەی و قەیرانێکی زۆری ڕووی لارێم کرد بوو کێشەکان بڵێن لە بۆ ژنان زۆر قەیراناویتر بوو ئاڵۆزووت و نوتیژەکان زیاتر بوو ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە زیادبووندایە بەپێی ئامارەکان با بڵێن ئاستی تواناسازی ئافرەتان لە ئاستێکی پێویستان نییە ئێمە چاوەڕێمانە کرد ژنان لە دوایەوەی باڵێن بارودۆخی شەڕ تەواو بوو گرفت و کێشەکان بەرەو کەمبوونەوە بڕواوە تواناسازی جوان بۆ بەشداری ژنان بە ئاستێکی بەرەو پێش بچێتە پێشەوانێ دیار بچێتە پێشەوە بە تایبەت ئێمە لە قۆناغێکدا بووین کە ڕێژەی ئەوە بۆ چەند ساڵێک گەچێت لە هەرێمی کوردستانە بڵێن لە هەڵبژار لە 2004وانێ کۆتادانراوە بۆ ژنان ژنە لە ناوەندەکانی بڕیاردا وجودیان هەیە لە پەرلەمانە وجودیان هەیە بەڵام بەداخەوەمە وای نەکرد کێشەکان بەرەو کەمی بچێ بەداخەوەمە تونوتیژی هەر لە زیادبووندایە کۆمەڵ قەیرانی جۆرا جۆری کەش دروست بۆ ئەمڕۆ تونوتیژی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەرامبەر بە تایبەتی یعنی ڕێژەی زۆری ئەم تونوتیژیە بەرامبەر بە ئافرەتان ئەگینا بە عامە و تونوتیژیەکان مەسەرەن ئەوەی کە باسەکرێت تۆڕەکانی کۆمەڵایەتی ئامێرەکانی پەیوەندی هەموو ئەمانە بوونەتە سەرچاوی تونوتیژی بۆ ئافرەتان بە هەمان شێوە باڵێن لێدان کوشتن خۆسووتاندن ئەمانە هەمووی ڕێژەکان بەرەو زیادبوونە چن کەمە کێشێکی زۆرن و ڕۆژانەش بەرەو زیادبوونە زۆر باشەوەی کە بە وەکو ینی وشەیەک ئەگەر بە تهدیدیان بکەین بۆ نمونە قەزیی دارایی گرفتی ئەساسیە بەشداری پێنەکردنتان لە ناوەندەکانی بڕیاریان لە دروستکردنی بڕیارە تۆڕە کۆمەڵایەتیەکان یا بۆ نمونە قەیرەی ڕێژەی تەلاق هەموو ئەمانە ینی پێویستە قسەیان لەسەر بکرێت بەڵام ئەوەی کە لە ئێستادا بۆ نمونە بۆهۆی قەیرانی داراییەوە هاتووە بەسەر کۆمەڵگاوتەوە بە تایبەتی ژنانی گرتووەتەوە ئەمانە چی نەگەر زیاتر وردیان کەینەوە ئەکرێ ینی ئێمە بەڕاستی ئەوەی لە ئەمەرەکانە ئاماژەی پێیاگەر بە شێوەیەکی ئەوە باسی بکەین ئەوەی کە سەیرەکەن ڕێژەی کوشتن لە زیادبوونایە ڕێژەی جیابوونەوە لە زیادبوونایە کوشتن یعنی بەمانای خۆکوشتنیش ئینتیحاریش لە زیادبوونایە کە بەنسبەت ئەم حاڵەتە یعنی ئێستا پیاویشی تێکەوتۆ بەڵام هەر ئێشتا ڕێژەکە زۆرینەی ئافرەتانن کە لە هەرێمی کوردستانە پەنا ئەبن بۆ خۆسووتاندن یا خود خۆکوشتن بە هەمان شێوە لە ئەمەرەکان ئاماژەی پێکات توندوتیژی ئەوەی کە توندوتیژی دەرونی بە ڕێژەیەکی زیایی یعنی زیاتر چۆتە سەروانە چونکە کاریگەری لانی دەرونی بۆ ئافرەتان زۆر قورسترە ئافرەت لە ڕووی سۆز و عاتیفەوە بوونەوەرێکی زۆر هەستیارە بۆیە ئەم بارودۆخە کاریگەریەوەی دروست کردووە کە بڵێن ئەوەی کە زۆر زەقەبێتەوە لە ئێستا کێشە دەرونیەکان زیایی کردووە گرفتی بەڵام تونوتیژی دەرونی بەرامبەر بە ئافرەتان زیاتر بووە بە هەمان شێوە تونوتیژی سێکسی هەرێکێکە لەو حاڵەتانەی کە بڵێن لە هەرێمی کوردستان ئێستا قسەی لێکرێ و ڕێژەی شکاتکردن یعنی ئەوەی کە لە مؤشرە چاکەکان جاران لەوەی ئەم حاڵەتانە هەبوو بێ بەڵام بۆ شێوە دەرنەکەوت بێ بەڵام ئێستا بۆهۆی با بڵێن ئەوەی کە ئێستا کۆمەڵێ بەڕێوەبەرایەتی هەیە بۆ تونوتیژی خێزانی و ڕێژەی یعنی پەنابردنی خەڵک بەرەو بۆ دادگا و بۆ سکاڵاکردن ئەمیش بەرەو زیادبوون چۆ بۆیە ژنانیش ئەتوانین بڵین ئێستا ئامارەکان ئیشارەتەکان بۆ ئەوەن بەرەو زیادبوونن هەموو ئەمانە بەڵام ئەگەر ئەکرێ بڵین ئەو حاڵەتە گەڕێتەوە بۆ ئەوەش کە لە ئێستادا ئەو سکاڵایانەش هەن و بەدەنگەوەچوونی با بڵێن جیهەتی پەیوەندیدار بۆ ئەم سکاڵایانە هەیە ئەگەر بەشێک لە زیادبوونی ڕێژەکان پێوەست بێ بە قەیرانی دارایی و کۆمەڵایەتیەکەوە ئەوەی کە مافەکانی ترتان دەستە بەرناکەن بۆ لە بەشداری پێکردنتان لە ناوەندەکانی بڕیان خۆمە پێویستی بە ینی پێوەست نییە بە قەیرانی داراییەوە پێوەستە بەوەی کە دەبێ ئەوانەی کە حکومڕانی وڵاتن تێ بگەن لەوەی کە ئافرەتیش هەمان مافە هەمان توانای پیاوی هەبێ و بەشداریان پێ بکرێت وانە ئەمە چۆن تاوتوێ دەکەن خۆ پێوەست ناکرێت بە قەیرانی دارایی کاک لەم ڕۆژانەدا لە یەکێ لە ئامارەکان کە لەسەر مابەتە لێکۆڵینەوەی کرابوو ئیشارەتی بەوەیە بۆچی ژنان ئێستا لە دروستکردنی بڕیاردا لە هەرێمی کوردستان بەشدار نین لێکۆڵینەوەیەک زۆر بە وردی لەسەر ئەم بابەتە کرابوو
کە ڕێژەی ئەوانەی بەشداری ڕاپرسیەکان کرد بوو 130 سێنیەر و 167 مێبوون هەمووشان لە مستەوایەکی ینی خوێندەواریان هەبوو لە مستەوای ینی لە بەکەلۆریۆس و دکتۆرا و ماستەر و هەمووی تیا بوو تا ئاستی خوێندەوار ڕێژێکی زۆر کەم نە خوێندەواری تا بوو هەمویان باسییان لەوە کرد کە ئێستا با بڵێن ژینگەی باش نەڕەخساوە بۆ بەشداریکردنی ژنان لە ناوەندەکانی بڕیار لە دروستکردنی بڕیاردا ئەمانە گەڕاو بۆ کۆمەڵێ هۆکار دیارە خۆی سیاست وەکو خۆی هۆکار نییە بەڵامان گەڕاو بۆ بوونی ئەم پارتە سیاسانی کە ئێستا لە هەرێمی کوردستانان کە خۆیان ینی ئێمە لە جیاتی کۆمەڵگەیەکی شارستانی بەرەو پێش چوک بێنینە ئاراوە هەریکین کۆمەڵگەیەکی پڕ لە ئالۆزی و کێشمەکێشمی سیاسی دروستکەین ئەمە هۆکارێک بۆ ئەوەی ئەوەنە قەیرانی سیاسی هەیە لە بینی حیزبەکانە ڕۆڵی ژن وەلاخراوە ینی هەر ژنانیش بن ڕۆڵی ژن بەشێک ئەمەش ئامارەکان قسەی لێ کرد کاک جەلال لە ئامارەکە ئیشارەتی بۆ کرد تا چەنە یعنی کێ تەسیری زۆری هەیە لەوەی کە ژن بەشدار نییە لە ساڵ 57 باسی لەوەی کرد کە پارتە سیاسیەکان ڕێگرن لە ساڵ 58 یعنی لەو ڕێژ لە بینی ئەوانەی کە ڕێیانوا بوو لە ساڵ 58 ڕێیانوا بوو ژنان خۆیان کەم تەرخەمن لە ساڵ 33 لە مقابلی ئەوە ڕێیانوا بوو نەخێر ژن خۆی نییە بەتەنیا ڕێژەیە لەمە هۆکارەکە بەکڕێ بڵێ لە ساڵ 53 هۆکارەکەی ژنانن بەڵام ئەوەی هۆکارەکەی کۆمەڵی هۆکاریکەی کە ئەکرێ بڵێن هۆکاری کۆمەڵایەتی لە پشتەوەیە هۆکاری سیاسی لە پشتەوەیە هۆشیاری تاک لە کۆمەلگەی باڵێن خۆمانە تا ئێستا لەو ئاستانە کە پێی بەوە بەرێ کە ئێمە ژنانێکی بەتوانامان هەیە لەم کۆمەلگایە و ئەکرێ ژنیش بەشدار بێ لەم حاڵەتەیەکە ئێمە مادەمەڵێن ژن با بڵێن ئەو بوونەوەرە هەستیارەیەوە توانایەکی باشی هەیە و تایبەتی لە هەرێمی کوردستان ئەو ژنانی کە چوونە ئەو ناوەندانەوە کە کاریان کرد توانە و لێهاتویان دەرکەوت لە پیاوەکان شتێکی وا کەمیان نەبوو ئێمە هەم ژنین بێتوانە و هەم پیاوی بێتواناشمان بینی و پیاوی بەتوانە و ژنی بەتواناشمان بینی لە جێبەجێکردنی ئەرکەکانیانە کەواتە ئەکرێ بڵێن هەر یەک لەمانە کاریگەری خۆی هەیە بەڵام یعنی کرێ بڵێن لە هەمووی گرنگتر ئەوەیە ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری کۆمەلگەکە تا چەنە بچێتە پێشەوە بەدڵنیایەوە کۆمەلگەیەکی مەدەنی لە ئارابێەوە تەداولکردنی با بڵێن دەسەڵات لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ئاسایی خۆی بێت لە ڕێی انتخابات و لە ڕێی پرۆسەی مەدەنیەوە بێ بەدڵنیایە کاتە بەشداری ژنانی لەسەر زیاتر قسە دەکەین خەچ خۆمریە سەبارەت بە زیار جەنابەت سکرتێری ڕێکخراوێکی خوشکانی ئیسلامیت ڕۆڵی ئەم ڕێکخراوانە چییە لە کەمکردن و زۆرکردنی کێشەکان چونکە ئێستا تەنها ڕۆڵتان لە کەمکردنەوەی نییە باز لەوە دەکرد هەندێک ڕێکخراو هەیە هۆکارن بۆی کە کێشە و گرفتی ئافرەتان زۆرتر دەبێت لە هەرێمی کوردستان بەڵێ لە ڕاستیدا ئێستا لە ساڵی 92ەوە دوای ڕاپەڕین کاتێک کە شێوازی خەبات گۆڕا لە شێوازی چەکداریەوە بۆ مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان دروست بوون و پەرەیانسەن و زیاد بوون دیارە ئەو ڕێکخراوانە ئەوانیش پۆلیە نەکرێن ڕێکخراومان هەیە کە ڕێکخراوی جەماوەریە ئێستا بۆ نمونە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوێکی جەماوەریە ڕێکخراومان هەیە کە ئەو ڕێکخراوە ڕێکخراوی مەدەنی واتە بنکەی جەماوەریان نییە بەڵکو سێ چوار کەس پێکەوە کۆبوونەتەوە و هاتوون ڕێکخراوێکیان دروست کردووە نەوعیەتی ئیشی ئەم ڕێکخراوانە بەپێی شێوازی دروست بوونیان جیاوازە ڕێکخراومان هەیە ڕێکخراوەکان حیزبین ئەمەش هەر دیسان لەوانەیە گرفت هەبێت بۆ پرسەکانی ژنان ئەو ڕێکخراوانەی کە زۆر ئەتوانم بڵێم مەجالیان بۆ ڕەخساوە ئەو ڕێکخراوانەی کە ئەکتیڤن و ئەو ڕێکخراوانی کە پاڵ پشتی هەم ناوخۆی و هەم دەرەکیان هەیە ئەو ڕێکخراوانن کە لە قوڵایی ئەو کۆمەڵگەیەوە نەهاتوونەتە دەرەوە دروست نەبوون و ئەمانە لەوانەیە کۆمەڵێ شت و پرۆژەی هاوردە بهێنە کوردستان واتە ئەو پرۆژانەی کە تەقدیم دەکرێن و کاری لەسەرەکرێ و لەوانەیە ئەتوانین بڵێن هۆکاری پەرەسەندنی تونند و تیژیەکانن ئەوانن ئەو ڕێکخراوانن کە شتی ناوخۆی و لۆکاڵیان نییە کە لەگەڵ واقعی هەرێمی کوردستان و بارودۆخی ئافرەتانی هەرێمی کوردستان یەک بگرێتەوە ئەمە جۆرێک لە تونند و تیژی بارهێناوە جۆرێکی تر ئەو ڕێکخراوانەی کە جەماوەرین ئەچنە ناو جەماوەر کار لەگەڵ جەماوەرەکەن کۆنتاکتی ڕاستەخۆیان لەگەڵ جەماوەرە هەیە بەهۆی قۆناغە یەک لە دوای یەکەکانەوە کە بارودۆخی سەخت بەسەر هەرێمی کوردستانە هاتووە لەوانەیە و ئەوەش کە لەلایەن دەسەڵاتەوە کە خۆمان نەزانین کە زۆر هۆکاری زۆربەی کێشە قەڵەکە بووەکان لە هەرێمی کوردستان هەر دەسەڵات خۆیەتی ئەو دەسەڵاتەیە ئەو حکومڕانیەیە ئەو ئیدارە ناتەندروستی سیاسیە و ئەو
ڕێکارانەیە و ئەو نەخش و پلانانەیە کە لەلایەن دەسەڵاتدارانەوە جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستان ئەمانەش خۆیان جۆرێکن لە بەرهەمهێنانی تونند و تیژی کە نەیانتوانێت پاڵ پشتی ڕێکخراوە جەماوەریەکان بکەن بە پێی پێویست پاشان ڕێکخراوە حیزبیەکانیش کە بە بایگراوەندی حیزبی دێن کار دەکەن چی لە مەسلحەتی حیزب بێ و چی لە مەسلحەتی بەرەو پێشجوونی دەسەڵاتدارانی حیزبەکە بێت ئیش لەسەر ئەوە دەکرێت. بەڵام ئێستا تۆ بۆ نمونە سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە باگراوندە حیزبەکەتان کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئێوە هەوڵ و تەقەلاتان چی بووە بۆ چارەسەرکردنی گرفتی ژنان لە هەرێمی کوردستان چۆن کارتان کردووە بە تایبەتی پێم وایە زیاتر کار لەسەر پتۆکردنی کۆمەلگا دەکەن بە تایبەتی لە ڕێگەی خێزانەوە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کار لەسەر ئەوە دەکەین دروشمی دیاریکراومان هەیە بۆ بەپێی ئەو دروشمانش کە بەرزمان کردوێتەوە ئێمە ئامانجی دیاریکراومان هەیە ئێمە دروشمەکانمان پەروەردە خێزان گەشە پێدان لەو قۆناغەیە کە پێشتریش پەروەردە خێزان مافێڕەوە چونکە ئەتوانین بڵین لە 85 زیاتری کێشەکانی ئەمڕۆ خەلەلە لە پەروەردەیە واتە پەروەردە ئەگەر نەتوانێ ڕۆڵی خۆی بگێڕێ و یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ڕێکخراوەکانی ژنان و ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەوەیە کار لەسەر پەروەردەیەکی تەندروست بکەین کە چ لە ڕووی ئاینی و باوەڕەوە لەگەڵ واقعی کۆمەڵگەی ئێمە یەک بگرێتەوە چ لە ڕووی دابوونەریتەوە لەگەڵ دابوونەریتە سەحیحەکان دروستەکان بتوانێت بە هاوسەنگی بڕوە پاشان پتۆکردنی بنەماکانی خێزان بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان ئێمە ڕێکخراومان هەیە کار بۆ ئەوە دەکا کە خێزان هەڵوەشێنێ چونکە هەندێک شت ئاسایی ئەکاتەوە کار لەسەر هەندێک شتەکە کە زۆر نامەیە بە کۆمەڵگەی کوردەواری بەتایبەت لە کۆمەڵگەیەکی ئیسلامی ڕێکخراوانشمان هەیە هەمانە لە هەرێمی کوردستان ئەمانە چۆن پاڵپشتی دەکرێن؟ ئەمانە دیارە ئەو دەسەڵاتی کە حەزەکات کە لە دەسەڵات بمێنێتەوە بەردەوام سستی و لاوازی پێگەی خێزان واتە سستی و لاوازی کۆمەڵگە کۆمەڵگە لاوازە بێت کە کۆمەڵگە لاواز بوو دەسەڵات بە مەیلی خۆی چی ئەوە دەکا ئەوە لاوازی ئێوە یان بەهێزی ئەوانە کە زیاتر دەبینی ئەوان زیاتر ڕەنگە کاریگەریان بەسەر کۆمەڵگای هەبێت من ئەگە بڵێم لاوازی ئێمە بەهێزی ئەوان ئەتوانم بڵێم ئێمە لە ڕووی ژمارەوە ڕێکخراوە ئیسلامیەکانی ئەوی ئافرەتان ژمارەمان زۆر کەمە لە چاو ئەو سەدان و هەزاران ڕێکخراوەی تر کە ژمارەیان زۆرەوە لە هەرێمی کوردستان کار لەسەر بەڕاستی ئەو بەرنامە و ئەجەندا هەندێکیان ئەجەندای دەرەکین کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت و بەردەوام بۆ بەرەو پێشچوونی ڕێکخراو چەند بنەمایەکی سەرەکی هەیە ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ئەتوانین بڵێم یەکێک لە بنەما سەرەکیەکان کە هێزی مرۆییە ئێمە لە ئەلحەمدولیلا لەوەیە دەوڵەمەندین بەڵام کۆمەڵی هێزی تریشەیە کە ئەبێ پێکەوە بن بۆ ئەوەی ئەو ڕێکخراوانە بتوانن بەرەو پێش بچن مەبەستت لە بودجێ ئەوان بودجێ تایبەتیان هەیە ئەوان بودجێ تایبەتیان هەیە چ لەلایەن حیزبیانەوە هەیەە چ لەلایەن وەکوتم هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتیشەیە کە پشتیوانی ئەو ڕێکخراوانەی تر دەکا و تەنانەت تا 2014 لایەن حکوومەتەوە بودجێ تایبەت هەبوو بۆ ڕێکخراوەکان کە شمولی هەموو ڕێکخراوەکانی نەدەکرد ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان تا ئێستا هیچ بودجێکمان لە حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە و هیچ پاڵپشتێکیشمان نەبووە ئەو کارانی کە کردومانە بۆ نمونە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەندامانی هەموو زیاتری خۆبەخشە ینی بە خۆبەخش کارەکەین و ئێمە توانیومانە کۆنتاکت لەگەڵ جەماوەر بکەین و بەتایبەت لە پرۆژەی خێرخوازی و لە پشتیوانیکردنی هەژاران لە پشتیوانیکردنی بێباوکان و لە پشتیوانیکردنی ئافرەتان بۆ ئەوەی بتوان خاوەنی داهاتێکی سەر بەخۆی خۆیان بن زۆرکە لە گرفتە سەرەکیەکان کە ئافرەت ڕوبەڕووی تونند و تیژێ بێتەوە ئابووریە لایەنی ئابووری و لاوازی لایەنی ئابووریەتی ئێمە بەکردنەوەی خول و دەوراتی جۆراوجۆر هەوڵمانداوە پشتیوانێکی باشی ئافرەتان بین بۆ ئەوەی بتوان بنە خاوەنی داهاتی خۆیان و کۆمەڵێ ئێمە یەکێک لە هۆکارەکانی تر کە وای کردو ئافرەت مافی پێشێل بکرێ نەخوێندەواری
یا شارەزا نەبوونە لە مافەکانی خۆی. ئێمە بەردەوام کارمان لەسەرەوە کردووە کە خولی نەهێشتنی نەخوێندەواری لەسەر جەمبرکە و بارگاکانمانە بیکەینەوە و ئافرەتانمان هۆشیار بکەینەوە لە ڕووی ئەوەی کە مافە شەرعی واقعەکانیان چین و چۆن نەتوان بەدەستی بهێن. زۆر باشە، سپاس دێم وڵات. خات و خەتم خێر سەبارەت بە ڕێژەی تەلاق، ینی ئەم ساڵ یا ساڵی ڕابردوو 2010 بەرزترین ڕێژەی تەلاق لە سلێمانی بوو و تەقریبەن دوو هێندەی ساڵانی ڕابردووش بووبوویەوە. هۆکاری بۆ نمونە ئەمە کێسە گرفتێکی سەرەکی ڕەنگە خێزان و بە تێبەتی ئافرەتان بێت. هۆکاری ئەم زۆر بنی ڕێژەی تەلاقە چی هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی؟ وڵی هۆکاری هەمەلایەنە هەیە وەکو باسم کرد یەکێکی لە هۆکارە سەرەکیەکان ئەو قەیراندارەیە بۆ کە هەرێمی کوردستان بەرەو ڕووی بوانێ قەیرانی بێموچەیی و قەیرانی دارایی کاریگەریەکی زۆر گەوری هەبوو. یەکێکە لە ڕێژەکان هەر بەپی ئامارەکان کە ڕێژەیەکی زۆر لەوانی جێ ئەبوونەوەی کەمی تەمەنی با بڵین ئەوانە بوو کە پرۆسی هاوسەرگیریان پێکەنابوو. زۆربیان یعنی هەر لە سەرەتای پرۆسەکەوانە بڕیاری جیابوونەوەیان نابوو، هێشتا لە قۆناغی یەکەما بوون یاخود چەند مانگێکە هاوسەرگیریان کردوان تا ساڵێک ینی لەم قۆناغی سەرەتای بوون. ئەتوانین بڵێن ئەمەش نەبوونی ڕۆشنبیری پێویست بۆ ئەوانەی کە بڕیاری پرۆسی هاوسەرگیری جۆرار وەکو بڕیارێکی هەڵەشانەوەکو هەر بڕیارێکە ئەمەش دیارە هەرە و یەکێکە لە گرفتە پەروەردەیەکان کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە هەیە. حاڵەتێکی کە با بڵێن کە لە هەرێمی کوردستانە زۆر ئەو با بڵێن وای کرد ئەو با بڵێن ئاڵۆزی و گرفتە زۆرەی کە لە هەرێمی کوردستان پێیتیا بڕێ هەر لە خۆپیشاندانەکانەوە بگرێتە جۆرە ناومێدی لە کۆمەڵگەی کوردیا دروست بوو. ئەو ناومێدیە کاریگەری هەبوو لەسەر هەڵۆشانەوەی خێزانیش گرفتەکان ئەوەی کە هەبوون لەو پێشەگەر شتێکی بچووکیش بە توانای حلبوونیە بوو بێ لەو قۆناغەیە کە ئێمە لە کۆمەلگا لە حاڵەتی هەڵچوون و کێشەیە بە دڵنیایی و کاریگەری لەسەر خێزانەکانی دروستەکە کە بەشە لە کێشەکان گەڕاوە بڵین زۆر باشە. ڕێژەیەکی عاقبەوە خات و قومرێ باسی لەوە کرد کە هەندێک کەلتوری بیانی دەهێنرێتە ناو هەرێمی کوردستان ناوڵاتەوە بە تایبەت لە ڕێگەیان دەڕێکرا و کە پاڵپشتی دەرەکیشانەیە جندای دەرەکی دێنن لە هەرێمی کوردستان پیادەی دەکەن. ئایا تا چەندە ئەو کەلتورە خۆماڵی کە هەیە لەگەڵەوەی کە لە بیانی و دێنێتە ناوەوە ئاڵۆزی دروستەکەەوە بە تایبەتی سەر لێ شێواندنێک تووشی ئافرەت لە هەرێمی کوردستان دەبێت؟ نەکرد ئافرەت خێزان بەگشتی کەجلال تووشی قەیرانێک بوو بۆ کرانەوە با بڵێن کتوپڕی کرانەوەکی زۆر یعنی کرا لە ئەم قۆناغا لە هەرێمی کوردستانە بەڕووی دەرەوەیە بەڕووی ئەوەی کە باس کرا ئامێری پەیوەندی و تۆڕی کۆمەڵایەتی و دەستە بەربوونی ئەم حاڵەتە لە ناو سەرجەم گەنجان و جیلی تازە ئەمە وای کرد ئەکرێ بڵێن ینی کێشەکان لەمەوە دروست بوون چکە ڕێژەیەکی زۆر لەو جیابوونەوەی چارت بۆیە هۆکارەکانی با بڵێن خیانەی زەوجی یان نەبوونی متمانە لای دوو هاوسەر بە یەکترا کەمەش هەر کاریگەری ئەو کرانەوەیە بوو. تۆ لە یعنی ئەو کەلتورە بیانەی کە زۆر ئاساییە ئافرەتی گیان پیاوێک چەند هاوڕێکی کچی هەبێت کەمە لە کۆمەڵگەی ئێمە کەلتورێکی نامۆیە کاتێک تو ئەمە ئینتە کۆمەڵگەکی ئەو بە دڵنیایەوە کاریگەریەکە لەسەر هەڵۆشانەوەی خێزان لەسەر زیادبوونی ڕێژەی جیابوونەوە لەم لاوە تۆ قەیرانە کەم نییە کۆمەڵی قەیرانی دەرەکیش بۆ هاتووە لەم قەیرانانە لەوەی کە تۆ مافی خۆتە یعنی تۆ بە کاتێک بە کەسێک گەڵی باسی ئەوە ناکەی کە ئەم مافەی تۆ تەعاداکردنە بەسەر مافی بەرامبەرەکەت تۆ کەسێکت متمانەت با بڵێن لە کەسێک وەرگرتۆ ئەو کەسە متمانەت پێکا و هاوسەرگیریت لەگەڵا ئەکات لەم لاوە تۆ خیانەتی لەگەڵاکەی بەدڵنیایەوە بەشێکە لە ئەو حاڵەتە تێکچوون و کرانەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە بە شێوەیەکی ناتەندروست بێ ڕۆشنبیری بەکارهێنانی ئەم تۆڕانە بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندی کاریگەری هەبوو لەسەرەوەی ڕێژەی خیانەی زەوجی زیاد بکات ڕێژەی نەبوونی متمانە لە خێزانەکان زیاد ئەمیش هەر هۆکارێک بوو بۆ زیادبوونەوە. وەک لە سەرەتای بەرنامەکە ژاماژەمان پێکرد ئەمڕۆ کە 8 مارس و بەشێک لە ڕێکخرا و بەشێک لە چالاکیەکان ینی خۆشی و شادی و هەڵپەرکیە بوو تەنانەت گۆرانی وتن بوو. ئەرکی ژنان لەم ڕۆژەدا ئایا تەنها خۆشی و شادیەکەی ئەوەندەی کە یانی نەمان بینی دروشمێک ناڕزاییەک وەک خۆ داماژت پێکرد بۆ نمونە بەشداری نەکریان لە ناوەندەکانی بڕیار بەشێکە لەو گرفت و پێنەدانی مافی ئافرەت قەیرانی دارایی بەشێکی دیارە دەکەوێتەوە نەهامەتەکەی دەکەوێتە سەرشانی ئافرەت ڕێ بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق و هەموو گرفتانێک کە باس کرد ئەگەر چی سەرچاوەکەی ئەمەمانژوە قومریەخان باسی کرد دەگەڕێتەوە بۆ ئەم دەسەڵاتە نەمان بینی لەم ڕۆدا یەک ڕێکخرا و یەک ئافرەت دروشمێکی ناڕزایی بەرامبەر بە دەسەڵاتداران بەرز بکاتەوە. بۆچی ئایا تەنها دەبێ
لەم ڕۆدا خۆشی و شادیەکە بگێڕێت. تۆ ناڵێ ئەمە ڕۆتونێک دروست بووە بلە هەموو ڕۆژەکان هەر ڕۆژە دیاریکراوە بۆ شتێک هەر کەسە لەو ڕۆژای فێریەوە بۆ بێتە دەرەوە و شتێک یعنی دەربڕێت بەکرێ بڵێنەوەی ڕۆژی جیهانی ژنانیش تقریبا من باسی بەعام ناکەم بەڵام ئەچکە ڕێژەیەکی زۆری ئافرەتی ڕۆشنبیرمان هەیە کە لەم ڕۆژەدا حتا چالاکی ڕێکخراوەکانی هەندێکی من بینیم کاری لەسەر ڕۆشنبیرکردنی زیاتری ئافرەتانە کرد کاری لەسەر دەستخستنە سەر خاڵە لاوازەکان کێشەکان بۆ کاری کێشەکانە کرد چۆن چارەسەر بکرێ بەڵام ڕێژەیەکی زۆری عامی خەڵقیشمان ئێمە لەم هەرێما لەو ئاستا ڕۆشنبیریانە واتی لێ تێناگە کە تۆڵی ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانە واتە ڕۆژی کارکردنە بۆ بەرەو پێشخستنی ڕەوشی ژن و بارودۆخی ئاڵۆزی ئەوەی کە ژن پیای تێپەڕەبێ لە کۆمەڵگەی کوردیە ئەگەر ینی ئەکرا زۆر لەمە زیاتر هەم ڕێکخراوەکان هەم تاکەکان ناو کۆمەڵگەی ڕۆشنبیرانەتر تامەمە لەگەکەن بەڵام مەناعەتیش نییە قەیچێکە ڕۆژێک دانراوە بە ڕۆژی ژنان قەیچێکە با خۆشیشی تیا دەربڕێت بەڵام خۆ دەبێت ڕۆژێکیش بۆ ناڕزایی هەر هەبێوان بۆ هەموو گرفتەی کە حەقی خۆیەتی ئەوەش ئەبێ بوترێت ئەوە حەقیقەت من بەڕاستی نەمبینی قۆمریخانم ڕۆ یەک دروشمی ناڕزایی هەبێ لەوەی کە بڵێن ئێمە مافەمان دەستە بەرنەکراوە ئیلا زۆرینەی ئەوانی کە بە تایبەتی دەیانتوانی چالاکیەکانیان بگوازنەوە لە ڕێگە میدیاکانە هەمووی خۆشی و شادی بوو بە زۆری ئەگەر چەندێ وتاری هوشیارکردنەوە یان ڕەخنەگرانە هەبوو بە زۆکو دروشمێکی زەق بڵاو بەرز بکرێتەوەمان نەبینیوە ینی لەم ڕۆدا لە 8 مارسەکانی ساڵانی ڕابردوو بۆ پشتیوانی لە ژنێک کە زۆڵی لێکرا بوو ژنێکە سووتێنرابوو یا خۆی سووتان دەبوو هەندێک گردبوونەوە دەکرا بەزەم ساڵ ئەو چالاکیانەش من بەدیم نەکردوە تا ئێستا بۆیە دێمەوە لای تۆ قۆمریخان لێ دەپرسم ئەرکی ڕێکخراوەکان بەرامبەر بە ئەو گرفتانەی کە ئێستا هەیە چۆن چارەسەر بکرێن؟ ئێمە لە ڕاستیە من حەزەکەم ئاماژەوە بدەم لە جیهانە لە دنیاە دوو دروشم بەرز کرایەوە کە ئەتوانین بڵین دروشمی هەڵخەتێنەر بوون یەکی بە ناوی مافێکی ئازادی پاشان ئەمە خرایە پاڵ ژن ماف و ئازادی بۆ ژن وەکو کایەیەکی بازرگانی و کایەکی سیاسی و ئەمە گوازرایە بۆ هەرێمی کوردستان ئەمە وای کرد کە ئێمە لە هەرێمی کوردستانە وردە خەریکە کێشەکانمان وەکو هاوشێوەی کێشەکانی ڕۆژ ئاوای لێبێت بۆچی چونکە دوو دروشمی بێناوەڕۆک وانە بە زەق کە کچان بەتایبەت گەنجان و لاوانی ئێمە بە شوێنی بکەون ئێستا دەڵێ ئازادی خەڵک ڕەنگەوە تێبگا کە تۆ دژی ئاسادی زیاتر وردی بکەرەوە ئازادیە دەبێت چۆن بێ ئەوەی کە هاتووە چۆنە بەڵێ خۆی لە ڕاستیە کاڵێن ئازادی واتە ئافرەت بتوانێت بە ئازادانە بیر بکاتەوە و بە ئازادانە بتوانێت ڕای خۆی دەربڕێ و بە ئازادانە بتوانێت بژی نەک داماڵینی ئافرەت لەسەر جەم بە هاڕەوشتیەکان و داماڵینی تەنانەت لە پۆشتەی و جلوبەرگ کاتێک ئافرەت ئازادە ئەتوانێت بە ئازادی لە هەموو شوێنە دەرکەوێت کە جەستەی داپۆشراو بێ خەڵک سەرنجی عەقڵ و بیر و تەفەکوری بدات نەک سەرنجی جەستەی بدات من ئەوە پێناسە بۆ ئازادی دەکەم کە ئافرەتێکی پۆشتە کاتێک کە دەچێتە هەر مەیدانێکەوە ئەوێت ڕای خۆی دەربڕێ چونکە داپۆشراوە کەس هەموو ئەبێ سەرنجەکان هەمووی لەسەر دەربڕینەکەی و لەسەر بیرکردنەوە عەقڵ و فکری بێت نەک لەسەر جەستی بەڵام ئەمە پێچەوانە کراوەتەوە وا دەزانێت ئەگەر پۆشتە بێت ئازاد نییە ئەمە هەڵەیەکە کە لە ڕاستیە هەڵە تێگەیشتنێک ڕوویاوە کەواتە ئێمە بەڕاستی ئەبێ ئافرەتان و حتا پیاوانیش هۆشیار بکرێنەوە هەروەکو ئەڵێ چیرۆکێکەیە لەوە لە ئەنتەرنێتی زۆر کەس خوێن دەبێتەوە ئەڵێ کچێک مۆبایلێکی تازە مۆدیل و ئەم ئەخیر مۆدیلانە دەکڕێ باوکی دەڵێ ئەوە ئەمڕۆ کڕیتە زۆر بەلاوە خۆشە هێن خۆشەویستاڵێ بەڵێ ئەڵێ دەی ئەتەوێت ینی ئەتەوێت بیپارێزی لەبەرەوە دەیت ئەم دەرع و ئەم شتانەی بۆ ئەکڕی باشترین دەرعی بۆ ئەکڕیتوانە ئەوەی کە بۆی ئەگەر کەوتە خوارەوە نەڕووشێ ئەگەر بەر شتێک کەوتوانە ئەویشەڵێ بەڵێ ئەڵێ دیت تۆش وانە بەرهەمی منی جەرگی منیش حەزەکەم تۆ بە هەمووش بە باشترین شێوە بپارێزم دەرعەت بۆ دروستکەم وانە نەڕووشەی
ئەمە یعنی شتێکی جوانە کە بەو شێوازە بتەوێ دەرعا دروستکەن ئێمە ئەمانەی ئەو دەرعا دروستکەین بەڵام بزانین چەندە لەگەڵمان دێن چونکە واقعەکە وەکوڵێ ئێستا دنیا یا مەدانەکە زۆر فراوان بووە واتە بازنەکان فراوانتر و فراوانتر بووە منی کە دایکێکم یا من سکرتێری ڕێکخراوێکم تەنها ئەوە نییە تەنها خۆم بم کە بتوانم ئاڕاستیکەم ئەگەر من زۆر وریا نەبم لەوانەیە ئەو پێگەی خۆم لە ئاڕاستەکردنی چ منداڵەکەم چ کچانی گەنج دەدەست بدەم چونکە هۆکارەکان زۆرن خات و قەدەم خێر زۆر شتی باس کرد کەناڵە فەزاییەکانە دراما تەلەڤیزیۆنیەکانە پاشان ڕێکخراوەکانن بەو چەمک و دروشمانی کە هێناویانە پاشان ئەم هۆکارە تەکنۆلۆژیەکانە کە هەمووی بەرەو پێشچووە ئەنتەرنێتە سیرەکی کۆمەڵی هۆکار هەیە کەواتە تۆ کۆمەڵت تەحەدیاتی زۆر گەورەت لە بەردەمایە ئەمڕۆ بۆیە کاتێک ئێمە سری جیاوازی توندوتیژیەکان ئەەکەین لە نێوان 10 ساڵە واتە کاتێک لە 2008 تا 2017 سیرەکەی لە 56.6 توندوتیژیەکان زیادیان کردەوە بەرز بووەتەوە لە ساڵی 2016 بۆ 2017 لە ماوەی 1 ساڵە بووەتە لە 160.6 ئەمە توندوتیژیەکانە پاشان هۆکاری و 2 ساڵی ئەخیر چەندە چۆن بۆچی بڕێتەوە پەرەسەندنی زۆری تەکنۆلۆژیە و قەیرانی سیاسی واتە لە ڕووی سیاسیەوە ئێمە لە ناوخۆ بەڕاستی لە قەیرانین لە ڕووی ئابوووریەوە پاشان بە هەمان شێوە ئەم دوو قەیرانە هوای کردو کە ئێمە گرفت و قەیرانی کۆمەڵایەتیمان بۆ دروست بێ کە قەیرانە کۆمەڵایەتیەکە ئەوەندەی چەندین ساڵ باز لە قەیرانی ئابوووریە کرێ کەمتر باسمان لە قەیرانی کۆمەڵایەتی کردووە کە ڕەگوڕیشەکەی زۆر لەو قوڵترە و زۆر جێی داخی زیاترە بۆچی چونکە ئێمە بەڕاستی وەزارەتە پەیوەندیدارەکان بە وەزارەتی پەروەردەتەوە بیگرە کە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەندێک وەزارەتمان هەیە کە ڕاستەخۆ پەیوەندیان هەیە بە ڕەوشی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان کەم تەرخەمە لەسەر پرسەکە وەزارەتی ڕۆشنبیری بە هەمان شێوە کەم تەرخەمە هەر کەناڵێک دێت هەر ئەوەندە دەزانی کەناڵێک ئەکرێتەوە و یەکێکی لە پشتە و بە هەوەسی خۆی بەبێ هیچ سانسۆرێ ئەنواعی دراما و فیلم دۆبلاژ دەکات و لەسەر شاشەکان پیشانی مناڵانی ئێمەدا تەنانەت ڕەچاوی سیاسەتی ئەعلامی شتیان زۆر باشە من ئەمەکەمە پرسیار بۆ خات و قەدەم خێر سەبارەت بەو درامایانەوە سەبارەت بە قەیرانە کۆمەڵایەتیەکان کە دوجار هەڵۆشانەوەی خێزانە ڕاستە ئێمە دەڵێن پەروەردەی خێزان واتە ئافرەتەکەی ناو خێزانەیە دایکی ئەو خێزانەیە زیاتر کاریگەری لەسەر پەروەردە هەیە بەڵام خۆ پیاویش لەمانەیە هەر زیانمەندە و ڕەنگە مافی پێشێل بکرێ بەڵام بۆچی زیاتر دەڵێن یان ئێمانە پێوەست دەکەینەوە بەژنەوە کاژە لەبەرەوەی ماڵین لە هەستیاری ژن و ئەوەی کە سەرچاوی سۆز و خۆشەویستی لە خێزانە لە ئافرەتەوەیە ئەمە کاریگەری ئەوە یعنی کاریگەریەکەەوە ئەکات کە تۆ کاتێک خەلەلەکە دروستە بێت لە خێزانە ڕنگدانەوەی بوو لەسەر ژن زیاترە جگە لەوەش ئەو گرفتە ینی کاریگەریەکەشی لەسەر ژن بەقوترە لە کاتی لە پرۆسی جیابوونەوە ئەگەر بنمونە وەریگرین ئەوەندەی ئافرەتەکە زەرمەند دەبێت لە نەتیجەی ئەو پرۆسەیە ئەوەندەی ئەو ناڕەحەت دەبێت بەردوورکەوتنەوەی لە مناڵەکەی لە چوارچەوەی خێزانەکەی بۆ پیاوەکە ئاسانترە سەهلترێتە پێشەوە یعنی ئەم گۆڕینی خێزانەکەی هەم دەرچوون لەو حاڵەتە قەیرانە دەرونیە بۆ ئافرەت زۆر قورسترە و ناڕەحەترەکەوێت هەم چانسی زیاتریش بووە ڕاستە کە کۆمەڵگەی ئەمە ئافرەت بەناسکتر لە قەڵم دەدات نەک هەر کۆمەڵگەی ئەمە یعنی من قەناعەتم وایە ناڵێم ژن باڵێن وەکو کەمی نایڵم بەڵام هەر جۆری دروستبوونی مرۆ لە دروستبوونیە ئافرەت لە هەست و سۆزا بەقووەترە لە چاو پیاوە لەبەرەوە ئەم هەست و سۆزە کاریگەری دەرونیشی زەبری دەرونیشی زۆرتر بەرەکەوێت کاریگەریشی لە سۆر زیاترە دوای ئەو پابندبوونەی کە دایک هەیەی بە منداڵەوانێ بەنسبەت باوەک بۆ دەرەجەیە نییە لەبەرەوە کاریگەری تێکچوونی خێزان دووبارە هەر کاریگەری لەسەر ئافرەتەکە زیاترە
لەلایەنێکی کەشەوانێ بی ئەو یعنی دەوروبەرە کۆمەڵایەتێکی ئێمە شتیاژین بۆ دەرچوون لە قەیرانی ئەوەی لەناو خێزانە هەیە زیان زیاتر بەر ئافرەت دەکەوێت ئافرەت زیاتر شتی پێوە دەرەکەوێتە ئافرەت ئەگەر پیاوێک دوو جاریش خێزان لەگەڵ خێزانیا جیا بێتەوە ئەوەندە دووچاری گرفت نامێتەوە بەقەدەر ئەگەر ئافرەتێک دوو جار جیا بێتەوەوانێ لەبەرەوە ئەم زەبرەی کە بەرەم ئافرەتەکەوێت زیاترە لە هەموو لایەنەکانەوە ئەم ناسکیە علاقەی بە کەمی نییە بۆ ئافرەت بەڵکو جۆرێکە لەو دروستبوونی فسیۆلۆژی ئافرەتە کە واکات ئەوە وابکات کە دایکێکی سەرکەوتوو بێ ئێمە لە کۆمەلگایە ئەگەر دایکێکمان هەبێت کە سەرکەوتوو بێ بەتوانابێت لە ژیانی سەرکەوتوو بێ بەرهەمەکەیشی خێزانێکی سەرکەوتووە من بەقەناعەتم وایە ئاراستەکەر و پەروەردەکەر و بەڕێوەبەر و هەموو شتێکی خێزان یعنی سەرچاوەی سەرەکی هەمووی ئافرەتە لەبەرەوە تۆ لەم گرفت دروستەکەی لە خێزانی کوردیا لە کۆمەڵگەی کوردیا بەهۆی ئەو هەموو کێشە و گرفتە ئاڵۆزیەوە کە هەیە بەدڵنیاییەوە زەبرە گەورەکەش هەمان شێوەبەراتە زیاتر لە دراما بیانیەکان بەتایبەتی کە خوێنەخان باسی کرد لەوەی کە ئەوەندەی کە ژنان لە کۆمەڵگەی ئێمەدا لاسایی ناو جلوبەرگی ئەکتەرەکانی ناو دراما بیانەکان دەکەنەوە هێندەی پیاوەکانمان لاساییان ناکەنەوە ئەمە گرفتە بۆ خودی ژن کاتێکان کەلتورە بیانیە دێتە ناو کۆمەلگای ئێمەوە یاخود مافۆ پێیان دەدرێت وڵاهی ئەمە یەکێکە لە گرفتەکان یەکێک لە گرفتەکان لە نەتیجەی ئەو درامانێکی لە گرفتەکانی ئەم لاساییکردنەوەی جلوبەرگەیە کە نامۆیە بە کۆمەلگای ئێمە بەڵام گرفتی کەشی بە دوای خۆیانەوە ئەوێ تەقلیدی ئەوەش بکا کە لەوێ ڕوویاوە لەوێ ئافرەتێک لە هەڵسو کەوتەکانیە لەوێ ئافرەتێک زۆر طبیعیە شووینە کردو دوو مناڵیشی هەیە ئەوێ ئەو شتە لە کۆمەلگای ئێمە ڕووبا کە ئێستا ڕۆژانەی 20 مناڵێک لە هەولێر فڕێدرا و لە ماوەی هەفتەیەکە دوو جار سێ جارم قسە هەواڵە دووبارە بێتەوە یەکێکە لە سلێمانی یەکێکە لە کەلار و کە ئەمە بەڕاستی شتێکی نامۆیە لە کۆمەلگای ئێمە هەر کۆمەلگەکە وەکو لە ڕووی ئیداری ئەوەشەوە خۆی ئامادە نەکردەوە بەم حاڵەتە چونکە لە وڵاتانی ئەوروپی کاتێک کە ڕێگە درراوە بۆی ئاسایی بێت کوڕ و کچێک پەیوەندیان هەبێت لە دەرەوەی پرۆسەی خێزان بەبێ پێهێنانی خێزان چارەسەریش دۆزراوەتەوە بۆ مناڵانێکی بەخێویان بکە بەڵام لە وڵاتێکی وەکو ئێمە کە بەم هەموو قەیرانەتی ئەپەڕین ئەم کرانەوەیش هەیە و لاساییکردنەوەش هەیە بۆم فلیمە دەولێسکراوانە کێشەگە لە جلوبەرگا تاوانە بۆ لە سوکەوت و مامەڵە چاوەڕێکە هاوسەرەکەی و مامەڵی لەگەڵ بکە کە لە فلیمەکە کە بەدڵنیاوی لە واقعیە نابێت لە هاوسەرێکە لە بەیان تایوارە لەو بازار و لەو کێشە زۆرەی کە لە کۆمەلگای ئێمە بێموچەی و قەیران و قەیرانی سیاسی و ئەوە چەند مانگە انتخابات کراوەشە حکوومەتێک تەشکیل نەکراوە و لە عێراق خراپترە ئەم پیاوە کە دێتوانێت بەتەمامە بە نەرموناسی کە لە فلیمێکە خۆی ئامادە کردو و هینێک سیناریۆکی ئامادە کردو ئێڵێتوانێت ئەم چاوەڕێی ئەو حاڵەتەیە بەدڵنیایەوە ئەوەش دەست نایەت بۆیە ینی خێزانەکان بەرەو هەڵوەشانەوە چن حتا ڕێژەیەک ینی من لە ئەمریکانە خوێندومەتەوە کە بەشێک لەو تەلاقی کە لە محکەمە بەسێ بەشێکی کەمان هەیە کە تەلاقی معنەوی ینی ئەرە دوانە پەیوەندیان نەماوە بەس لە چوارچێوەیەکە ماونەتەوە لەبەر بارودۆخە کۆمەڵایەتێکە کەواتە ئەمە کاریگەریەکەی ئەوەیە ئەمە تەقلیدی ئەم فلیمە دۆبلێسکراوانە لە کۆمەڵگەی کوردیا هەر جلەکانە هەمووی یعنی ئەمانەوێ دائیمەنەوە کاریگەری دەرونی لەسەرم کەسە دروستەکە ئەمانەوێ ئەوە لە وڵاتی خۆمانە بینین کە بەدڵنیاییەوە نایبینین بۆیە گرفتەکان و کێشەکان لە خێزانە زیاترەکە خەڵێکم لە بیر چوو کۆچی گەنجان لە ماوەی ئەم چەند ساڵی کە تەعینات نەما و کە با بڵێن ئەوە بەشێکی کە بوو یعنی زۆرێک لە خێزانەکان هەڵۆشانەوەی خێزانەکانیش لەوە دروست بوو و پێگنهێنانی خێزانی تازە بۆیە ڕێژەی تەلاق بەرەوسەر چوو و پێگنهێنانی خێزانی تازەش بەرەو کەمتری چوو بەشێکی خەتای ئەم حاڵەتە بوو کە ئێمە گەنجێکی زۆرمان بەرەو دەرەوەی وڵات چوو چونکە ئەمەلی نییە بە تەعینات کاری دەست ناکەوێت هەلی کار کەم بووەتەوە ئەمیش هەر گرفتێک بوو بۆی قەیرەیش زیاد بکات و جیابوونەوەش زیاد کاتە قەیرەویش بەشێکە لە گرفتی ئافرەتان بەدڵنیاییەوە هەر گرفتی کۆمەلگا نەق ئافرەتان گرفت دروست دەکاتی ئێمە کە کاتێ پرۆسەی زەواج وەکو پێویست ناچێتە پێش لەو لاوە جیابوونەوەش زۆرە بێت قەیران بۆ کۆمەلگای کوردی دروستە بێت زۆر باشە خاچ و خومریە وەکو ئێوە دێمەوە سەر ئەرکی ڕێکخراوەکان چونکە لە ئێستادا زیاتر بۆ چارەسەرکردنی و گرفتانە تەرکیز لەسەر ڕێکخراوە ینی ئافرەتەکان دەکرێت زیاتر ئێوە چیتان کردووە لە نمونە یەکێک لەو گرفتانەیە گەر بێینە پێشەوە کەمکردنەوەی ڕێژەی تەلاق یا بۆ نمونە ئێوە چ دژایەتیەکتان دەربڕیوە نسبەت بە و دراما بیانیانی کە لە میدیاکانە بەبێ هیچ سانسۆرێک پەخشەکرێت ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوی خوشکان لە ڕاستیە کارمان لەسەرەوە کردووە ئەستی پەروەردە بەرز بکەینەوە بە هەموو ئەو هۆکارانی کە لە بەردەستمانایە پاشان لە مانگی 12 ئێمە کەمپینێکمان ڕاگەیاندووە کاری لەسەرەکەین کە کەمپینەکە لەسەر چییە؟ ڕاگررتنی ئەو فیلم و دراما و بەرنامانەی کە نامون لەگەڵ کۆمەڵگەی کوردەواریە لە سەرجەم لقەکانە ئێمە ئیمزای بۆ کۆکەینەوە لە شار و شارۆچکەکان بە هەمان شێوە
و پاشان پرۆژە یاسایەکی بۆ ئامادەکەین ئەبینە پەرلەمانی کوردستان ئەگەر پەرلەمان کارا بێ و ئیش بکە ئەمانوێ لەو ڕێگەیەوە یاسایەک دەرچێت کە هیچ کەناڵێک ینی نەتوانێت بێ سانسۆر هەر درامایە کە ئەوێت ئەمانوێت سیاسەتێکی ئەعلامی دیاری کراو لە هەرێمی کوردستان بۆ ئەو جۆرە درامایانە دابدرێ و بەڕاستی هەندێک بەرنامەمان هەیە هەر کەناڵەکانی فەزایی کە هەندێک بەرنامی تێ بە تایبەت کەناڵەکان نتوانین بڵێن نێت تیڤی کە هەندێک بەرنامەی هەیە کە بڵێن هەڵسوکەوتی نامەوە بەڵام ئێوە بۆچی دەبێت بتانوێت ئەوان بەرنامە ڕاگرن بۆچی ئەوە خەڵک و ژنان و خێزانەکان و شیار نەکەنەوە کە ئەمە بەلایەنەوە ئێمە ئەزانین چۆنە ئەوە هەنگاوی یەکەم چونکە من ناتوانم بچمە ماڵی وەنیە خێزانەکان بەڵام ئەو درامایانە ئەو فلیمان ئەو کەناڵانە ئەچنە هەموو ماڵەکانەوە بۆیە پێویستە ینی هەموو ماڵەکان بە شێوازێک لە شێوازەکان ئەو درامایانە سانسۆری لەسەردا بنرێ و هەموو درامایەک نەتوانرێت پەخشکرێ و ئێمەش هەر دەبێ بەڕاستی زیاتر کار لەسەرەوە بکەین کە پەروەردەی ڕەسەن و ڕەچاوکردنی یاسا و دەستورە شەرعیەکان لە ژیانی تاکەکاندا ئێوە تەنهاچەکی بەردەستان وەکو ڕێکخراوی ئیسلامیەکان بە تایبەتی ینی ئاینی پیرۆزی ئیسلامە لەوەی کە بتانوێت خەڵکتیە بگەێنن چی باشە بۆ کۆمەلگا چی مافی ئافرەتە ئێمە بە دڵنیاین لەوە و باوەڕمان وایە و یەقینمان وایە ئەگەر کۆمەلگا لەسەر بنەمایەکی ئاینی و لەسەر بنەما شەرعیەکان تاکەکان پەروەردە بکرێن بە کوڕ و کچەوە بە ژن و پیاوە ڕەچاوی دەستور و یاسا شەرعیەکان بکەنەوە ئەحکامە شەرعیەکان بکەنەوەی کە لە قورئانی پیرۆزدایە دیارە ئەتوانین گۆڕانکاری باش بکەین بەڵام ئەبێ ئەو دەستورە شەرعیانەش بچێتە دەستوری مەدەنیشەوە واتە بچێتە یاسای مەدەنیشەوە بۆ نمونە ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان هەیە یاسای توندوتیژی خێزانی ئێمەش وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بەشێکین لە تەشریع لە هەرێمی کوردستان دەنگمان پێدا و ئیشمان لەسەر کردووە پاشان غێری یاساکان غێری ئەوە بۆ نمونە ئەو بەڕێوەبەرایەتیانی توندوتیژی کە لە هەرێمی کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکان هەن ئێمە بە شتێکی باشی دەزانین کە بەڵام هەموو کار لەسەر هۆشیارکردنەوە بکرێ هۆشیارکردنەوەی تاکەکان پاشان ئێمە ئەنجومەنێکی باڵای کاروباری خانمانمان هەیە کە نەخشە و پلانی ساڵانەدا دەڕێژێ بۆ کارکردن لەسەر کێشە و گرفتەکانی ئافرەتان لەو ئەنجومەنەیە ئێمە دوو ئەنداممان هەیە واتە ئەندامێک لە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەندامێک یەکگرتووی ئیسلامی کوردستان پێویستە جێگەدەستیان دار بێ و ئەوانیش لە استراتیجی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی لە هەرێمی کوردستان جێگەدەستیان دیار بێ زۆر باشە زۆر بە کورتی پێم بڵێ خات و قەزم خێر چێ بەرپرسە لەو گرفتانە ینی لە دروستبوونی ئەم گرفتانە و ئەم پێشلکردنی مافی ئافرەتان بۆ نمونە یاسایە دەسەڵاتە خودی ئافرەت خۆیەتی شێوچەند کە بەرپرسن کارێکی نسبیە ئەکری هەموو کەس ئەوشی خۆی بەرپرسیارەتی بەرەکەوێت لە ڕووی ئاینیش و لە ڕووی کۆمەڵایەتی شوانەکەی جلال ئەکرێ بڵێن دەسەڵات پشکی شێری لەو بەرپرسیارەتی بەرەکەوێت بۆی کە ئەرکی ئەوە هەستێ با بڵێن جێبەجێکردنی ئەو یاسانی کە ڕێگریە لەوەی کە ستەمی تیاابێ بۆ تاک بۆ ئافرەتان توندوتیژیان بەرامبەر کرێت و جێبەجێکردنی یاساکان لەسەر هەمووان وەکو یەک بێت خاڵێکی کە پیاوان بەرپرسیارن و بەرپرسیارەتیان بەرەکەوێت لەوەی کە هۆکار نەبن بۆ زیادبوونی توندوتیژی بەرام لە قێزاندا ئافرەتان بەرپرسیارن لەوەی کە خۆیان لە ئاستی پێویستا بن و توانای و لێهاتوویەکانی خۆیان کاری لەسەر بکەن ئێمە نابێ ئەوە یعنی نەخینە بەرچاوی خۆمان کە بەشە لە گرفتەکان ئافرەتان خۆشیانن کە لە ئەم کۆمەڵگەیە نانتوانیەوە لەو ئاستی پێویستە بن کە دەرەقەت ئەو کێشە و گرفتانە بێن ئەگەر کۆمەڵگەیەکی پەروەردەکراومانە بێ و ئافرەتانێکی بەتوانامان هەبن لەسەر ڕۆشنبیری تاکەکانی کۆمەڵگە کار بکەن ئەتو ئەوانی دەتوانن بەرەنگاری ئەو قەیران و کێشە و گرفتە زۆر سپاس بۆ هەریەکە لە قومریە بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و هەروەها بەڕێز قەزم خەیر عەبدوڵڵا چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی زۆر سپاس بۆی کە لەم بەرنامەیە بەشدار بوون. بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و گفتوگۆیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.